بله تماشاوان هجال استدیا آرکیجی میوانداری اندام هفیمانیان اجتماعی یا اپوزیسیون سوریه برای شلال گدوکریا ماموسته تو بخیر هاتی ماموسته میج کنگره استانا دست پی بکن جوین استانا کوچاوره بیل دارخستن وکو دنوچه مدهات بردفکه ارتش آزاد سوریه دبیجه پیاده بجدار نابه ده وان جوینان ده باشه اگر تو زانیاریم بهتر بدمه و کی بجدار به ده وان جوینین استانا ده پیاده و گو امتف زانن ویتو حکومت ترکیه لسر حاضر بونا پیاده هی و گو امتف دیجی زانن پیاده و روسیا توافق کرد لسر مسئله سوریا لسر آگربستی لسر کنگره استانا و اف کنگره گوچه به دست پی بکه یعنی هیویتی هی که به دست پی که حقیقی اجبو چاره سر کرنا مسئله سوریا ترکیه طرف کی رئیسی دیده اگر ترکیه و روسیا توافق نکردن بگمان و استانا چنه و بگمان و حلب جی آزاد و حلب جی نچوانه کتا دست رژیم ده و افتشتگن هذا بنو همو تنوانا بو في كي ما ازبينم كي حاضر بونا بهدي هنيك ممكن زحمت بي يعني على الاقل حتى في وقتي ودياره مثلا جو كيش كرد حاضر ببد بهوريا مد كونغرك نابو قول دار كفي بو مثلا سوريا چاره سركرنا كيشا سوريا جو كردين بجدار بن جبر جو كرد مكون كي رئيس سوريا ده كرد ومين ملتن سر خاكابا وقال خود جن رجاوي كردستان سوريا جبري صد ساله ده بهوريا مد انجمن اجتماعي كردي هر ممكن وقت حظوظي بتربن يجبو حاضرونا كونغري استانا انها وكو شاندا اوبوزيسيوني ده معلومات هن يعني هنك زانياري دسمه هنك انا كسي دي بيونديا دي يلقى وزاره الدرفا روسيا يجبو مثلا جو انا كسي كارب بوفد كيسر بخوا حاضر به لهر وها مثلا شو سري نشو سري جي بهوريه مد يعني انا كسي هر حاضر به ياند ريا ائتلاف نافشاندا ائتلاف ياند نافشاندا دستايا بالا گفتگوی لگل رژیمت که همو اپوزیسیون سوریا یعنی کرد و غایب نبن انا کسی و غایب نب جوی کنگری اف کنگر گرینگی او زور ج کرد تی خواستن قربن کاری خود دیپلماسی دوی مرحله دی گلکی خورد بکن جبرگو استانا بنگه هک رئیسی بکبرین همگو گ اطلاق عملیات سیاسی لسوریا دست بک دبینم و استانا نوک جنیفا یکی بو نوک عددوا و نوک اساسیاب دیار اراده کی دنبر روسيا وامريكا الجم هر دولتين خدي رودن خدي دورك حقيقينه دي مساله سوريا دي ارادك البحر وهي كيشا سوريا هناك حل بكن يعني برو حل بكن او حل يعني بدل في طرف بيان بدل في طرف دي بيا باش بنا باش بيا الجور كيف ما او تشتكي دني تشتا مهم وتشتا اكيد بحل وشباب ودويغو ام هاجي هبنا مقارب اللي بجدار باش قالك علي بحث كن كويسه الين سي شاندن اوبوزيسيون هبه یک جه دسته بلندی دانستاندنانه آدن گروپین چکدار یین لسر عرضه شردکن شاندا سیم او منصه مسکو یانجی منصه استانایه باشه هون وکو دسته بلندی دانستاندنان هون هاتنه و خوندن اگر هون هاتبن و خوندن یانجی اون بین و خوندن و چه آمده کریش بووی کنگری دسته بلند جوینی و روزی 4 و 5 وی مهنی یعنی پیش روسیه رو دل پایتخت سعودی الریاضی جبو گفتگوی بکل سروی مسئله دسته بلند هروی دعوت بهوریامه ووقت برينها كرم كر أبش الدنيا أوبوزيسيون خدي رول يعني شو من استانا بش آخاهي راب ممكن جهمو ودعوة ببن يعني كونغري استانا دبهوريا مدو كونغري كي دولة مدو وزوربي بش أوبوزيسيون سوريا ويلي بجدار ببن إيجو حيانها مثلا خلق قال لك دبينين يعني شاودير قال لك دبينين حاضر نبن بيتر بيادي يعني برين هامل تصريح كي جهدار كي ارتش آزاد قوتي بيادي حاضر نب ودنجي قال لك ولات جهاني جيتي يعني ديفيجن خلق بيادي وحاضر نبدنا اوبوزيون ديجبر بيوندي بيادي وقو ام تفزانن برجيم سوريا رجل سبيكا شورشت حيانها نفشرتينه باش ما مستعني اف جبينين كل استانا بين لدارخصن ويسرچ ليفغريبه ولسرچ بنجهبه ويش فرق جوازيت نمبراوي وجنيف ذهبه انها معطيات لسر عردي لسر خاكا سوريا هاتن وهرتن وبو ام تفدزانن يعني ام دبينن بوضع ميداني بيتشاوالي هات انها كا رجيم وضع كيدن يعني دوسين رجيم جي يقول بيشتا رجيم وكو روسيا وكو ايران او جي واركي ددن مثلا في عمليه ها وقد هات لبتاندن هات حركات كتي مثلا عمليه سياسيه بيتر توافق روسي وامريكيه اگر روس وتركيا روسيا وتركيا يعني اگر روسيا وتركيا توافق نكرنا بجمان مساله وشينا بوانا مدي لجنيفا يكي اددوا واساسيا
زۆربەی وا کۆنگرا بێتر وەگد بێ ئەنجامە توافقا رووسی ئەمریکی بووە ئاموسەمعینی دەوڵەتی بوو و ئاگەڵک وڵاتێنگە بێرۆڵن لە سووریا دیانی ڕاستی وڵاتن مهمن لەسەر ساحە نێودەوڵەتی عالەمێ وەکو ئەڵمانیا وەکو فەرەنسا وەکو بەریتانیا وەکو وڵاتێن دنیانی وەکو مەجلس الأمن وڵاتی دائم العضویە لێرۆ لاوا سووریا دنەوە کۆرۆلا تورکیایە نەوە کۆرۆلا ئەیرانە یعنی توافقا سولاسی ئاسیا کوچک وەگە دەبێژن ناوبەرا رووسیا و ئەیران و تورکیا چی بووە ئەوە دیارە مفتا حلا مەسەلا سووریا و دەست پێ بکیانی ژوی کۆنگری ئەف کۆنگر گرنگیاوی پڕ ئاستانە دەبهەوەری ئامدو و هەموو بەشی ئۆپۆزیسیۆنێکی وەگە ئەم دەبینن هەموو وەک دەبێت کەیفەراتێکی دەن گۆلێ حاضر بن باشە مامۆستایانی ئەم دەکارم بێژن کۆ ئەف جڤینژی وەک ئەبرێکەفتنا رووسی و تورکی بە یاش بۆ ئاگربەستی لە سووریا گۆ هەموو خاڵدانی و لەسەر عەردەیە لەسەر هەموو ئالیانژی فەرز کرد یعنی تێ پێشبینیکردن کۆ دیسا ڕێکەفتنێک رووسی تورکی هەبێت دە جڤینە ئەستانەدا و لەسەر وە فەرز بکەن خاڵی وان ڕێکەفتنێن خۆ دووارەی سیاسی بەڵێ تێخۆیاکردن وەگە ئەم تەف دەزانن ئەنهاکە مەسەلەی سووریا نەما دەستی سووریا دەنێ نەژ ئیرۆڤژ بەری 4-5 ساڵات یانیش پێش بۆ شۆڕەشە دەست پێ کرد و شۆڕش بوو شۆڕەشە چەکدار بڕیارە خەڵکی سووریا ئۆپۆزیسیۆنێژی و ڕێژێمێژی کە دەستی خەڵکندێ کە دەستی وڵاتێنگە خۆدی ڕۆل و خۆدی دەورن ئێگوان کەسا تەمووی دکن بە تایبەتی چەکدارانی ینی هێزێن چەکدار بریار دەستێوان خەڵکادەیە ینی وەگە ئەم تەفزانین زێوربەی بەشێ ئۆپۆزیسیۆنە سووریا چەکدار هەموو مەقەڕاتیەوە ئەوێوا لە تورکیانە لە ئەستەمبۆلێن و ئەنقەرانە و بریاراوا لە دەست تورکیایی و بێگومان تورکیا تشتێکی بێژە ئەوێ نکاربێژێ دەرکەون و دوبهەوەری ئامەدە تورکیا هەر مخەوە لە دوێ مەسەلەی دژە قەتاریژی وژی سعودیەژی وا وڵاتێنگ و داماوان فەسادی مسلح دەکەن ینی وان هێزێ چەکدار دەکەن وەگە ئەم تەفزانن بەشێک مەزنجێ ئۆپۆزیسیۆنێژی دەست رووسادەیە لەگەڵ ڕژێمیژی یعنی رووس و تورکیا وەختی گۆ تەوافقی بکەن و ئەوان گەرانتی دایە ئیش بۆ مەسەلا ئەگەربەستێ بێگومان ئەو ئەگەربەستوێ بڕێوێ بچوێ هەر سەری و وا دیاریژی ئیرۆ چەندرۆ مەسەلا سیاسیجی کە دەکەرم کرد و ئالا خۆتە ڕاست و خۆکریانی ئەوجی دوبهەوەریان بدە وەختی گۆ رووس و ئەمریکی رووس و تورکیا وەختی گۆ ئەو تەوافق بکەن ئەنجامە کۆنگرێ ئەستانە چ بە ئەوێ کاربن فەرز بکەن هەردوو دوو وڵاتی خۆدی هێزن و خۆدی ڕۆلن و خۆدی دەورن دە سووریادا باش مامۆستا ئەگەر وەکوتە گوت دەستپێکا خەفتنی خۆدا ئەنە کەسێ هەوڵ دەدا کۆ دوێ جڤینێدا ئامادە بە بەشدار ببە ئەگەر ئەنە کەسێ بەشدار نەبوونە هاتوە خوێندن وەکو شاندێک بتەناخوا ئەگەر پەیەدێژی بەشدار نەبوو هەن وەکو نونەرێن کوردان دناوە ئۆپۆزیسیۆنێدا چ پرۆژەیەوە هەنیش بۆ کوردان دوێ جڤینێدا ئەم دە ئۆپۆزیسیۆنێت وەک دەکەرم کرد ئەم هەنی ینی چ دەستایە بلند بێ و چ ئەتیلافی بالکوالیسیۆنێ بێ و بێگومان ئەمێل و هەردوو جیا حاضر ببن ینی ئەگەر شاندا ئەتیلافی هەرە ئەمێ ناو دەبن وەکو کوتلا ئەنجومەنە نیشتیمانی کورد لە سووریا و ئەگەر دەستایە بلندی هەر ئەمێ جارێک دناو دەبن بۆ وەیەکێ ئێمە وەکو ئەنە کەسێ ئەمێ هەر لێ حاضر بن و پرۆژامە هەر ئەوە نەڕینا سیاسی ئەنجومەنە نیشتیمانی کوردی ji بۆ ڕەوشە سووریا پێشەڕوویە سووریا و بۆ چارەسەرکردنا مەسەلا کوردی هەر بەرنامەجی خۆی سیاسی ئەنجومەنێ لە هەر کۆمبوونەکەی لە هەر جیواتێکی هەر کۆنگرێکی ئەم پێشکەش دکن باشە مامۆستا ئەمە بێن سەر ئاگربەستێ وەکو دراپۆرتێ مەدهات ڕێژیما ئەسەد لە هەندەڤەران ئەv ئاگربەست بن پێ کرد باشە ji ber çi û çima Rûs fişarê li rejîma Esed nake رژیما ئەسەدی دەستپێکا شۆڕەشە سووریا حیانها هەر دۆزاوێ ڕژێمی بوو شۆڕش لە سووریا ببە شۆڕەشێک چەکدار و بکوشتن و ببە قەتلعام لە سەرانسەری سووریا مخابن گەلک بەشن ئۆپۆزیسیۆنێ ئەوانژی کاری گۆکردن کەت خزمەتا ڕژێمێ و وەک دەبێژێ ڕغبە و ئەمنیا ڕژێمێ پێکانین ئەگەر شۆڕش لە سووریا نەما چەکدار بە و شەر لە سووریا نەمینی نەت بەرجەوەندیە ڕژێمێ دەیە ئەگەر شۆڕش جارێک دە تابعی سلمی وەرگر ئێ ئاشتیانە بەهۆریامە ڕژێم هەر خۆلبەر خەڵکی سووریا ناگر وەختی گومە لە تەڤرا بەسەرپیا بۆ وەیەکێ ڕژێم هەر هەدەفاوێ هەماوێ ئەوێ گەشەرجی سووریا قوت نەبێ ڕژێم حتا ژێبێ وێل حجەتا بگەڕێ وێل کارێکی بگەرە کار بۆ ئاگربەستێ تێک بدێ مەسەلاگە چما رووسیاژی فشارێ لێ ناکرد بەهۆریامە رووسیا فشارێک مەزن ڕژێم دکە یعنی ئەو ئاگربەستاگەن هەڵ سەرانسەری سووریا جیبەجی بووی و هەر ئەو خڕوقاتی مەزنجی چێ نابن ئەوێژی بەرگ رووسیا فشاری لە ڕژیما سووریا دکە بەلێگەلێکی سپاس ئەندامی هەفەیمانیا نیشتیمانیا ئۆپۆزیسیۆنا سووریە برێز شەلال گەدۆ لەسەر ئامادەبووناتە ئیرۆ لە ستودیۆ ئارکێزۆس